ڕۆژی وا بووە سێ مەراسیمم ئەنجام داوە ڕۆژی وا هەبووە ئەرە وەڵا لە ڕۆژێکە سێ مەراسیم کرۆ نا لەبەری کارەکەی خۆمم خۆشەوێ ناسخان سلااوت لێبێت ماندوو نەبی ماشەڵا من منداڵ بووم تۆ لەسەر ستیج بوو ئێستاش وا گەورە بین هەر لەسەر ستیجی سپاسدانەکەم تەمەند درێژ بن ئینشاڵڵا ڕەنگە و کاتەش کە من دەستم پێ کردبێ یعنی لەگەڵ ئێوە بش گەورە بووم ینی 17 ساڵ بووم کە دەستم کردو بە کاری ڕاگەیاندن لە ساڵی 92ەوە بەڵام من واسم لێ نەهێناوە هەتا ئێستا باشە دەڵێن ناز عەبدوڵڵا لە هەر شوێنێک بێ لە ئاهەنگی دەرچوون لە هەر فیستیڤالێک بێ و شوێنە دەڕازێتەوە ئەوە چۆنە بابەتە بۆ ئاوایە سپاسدانەکەم بێگومان کاتێک کە ئەو قوتابیانە دەردەچن و هەستەکەم منداڵی خۆمن دایک و باوە گەلێکی پێخۆشە کاتێ منداڵەکانیان دەرەچن و بڕوانامە وەرەگرن ئیدی منیش پێشکەشکارم ئەو قسانەی کە دێڵێم هەمووی لە ناخم دێ هەمووی خۆشەویستیە هەمووی شانازیە جا بۆیە ئەمەوێ ئەو قوتابیانە ڕێز لەو ڕۆژانە بگرن شانازی پێوە بکەن کە ئەو ڕۆژە بڕوانامە وەرەگرن نامێ ڕۆژێکی ئاسایی بێ چۆن حەزەکەم کوڕەکەم و کچەکەم کاتێکە ئاهەنگی دەرچوونیان بکرێت کاتێ بڕوانامە وەرەگرن من چەند دڵم خۆشە ئەبێ دایک و باوکەکانیش بەو شێوازە بن ئەبێ شانازی پێوە بکەن کارێ بکەم ئەوان هەمیشە لە هەزریان نابێ و بێن بۆ ئەو ڕۆژە مامۆستاناس کە ئاهەنگی دەرچوون هەیە قسەیەکی تێ کە دەیڵێ ئیدی قوتابیان و خوێنکاران هەمووی جۆش و خۆش دەیاگرێت ئەو قسەیە چییە؟ ئەوە ئەڵێم کاتێ بڕوانامە ینی سوێن دەخۆن ئەڵێم پیرۆز بێ ڕۆژی دەرچوون مبارەک بێ بڕوانامە نوخشە بێ لە دوا ڕۆژی ڕۆن لە دکتۆرا و ماستەرنامە ئەو کاتێ بە کەلۆریەخوا مبارەک بێ ئەم بڕوانامەیە بێگومان واسان بۆتە ترێنتی سناپیش هەموو قوتابیەکان ئەگەر لەو ئاهەنگەش نەبم ئەوە بەکارەهێنن ئەو مای شانازی منە تەمەند درێژ بی شتێکی دیکەشێ لە فیستیڤاڵەکانیان لە بۆنەکان کە باشی ئاڵای کوردستان دەکەی ئەیدی بە جۆرێک کە من دەبینم لە دوورەوە بە جۆرێک حەماسەت گرێت دەچێ قوڵایی بابەتەکە چی وای کردووە ئاوا بەدڵەوە کارەکەت خۆشەویستی ئاڵا شانازی ئاڵا کە ئەبینم چەندین ساڵە هەزاران ساڵە کورد قوربانیەدا ئەوە ڕەمزی ئێمەیە ئەوە ناسنامەی ئێمەیە ئەوە کفنی خوێنی شەهیدانە چۆن شانازی پێوەنەکەم نەکەرمن ئەبێ هەموو کوردستانیەک لە هەر شوێنێکی ئەم دنیاە کە ئاڵا بینن ئەبێ دڵیان هەیەجان بێ ئەبێ خۆشەویستیان بۆ ئەو ئاڵایە هەمیشە دووپات بکەنەوە بێگومان ئاڵای کوردستان ناسنامەی مرۆڤایەتێکاڵێ وەڵام هەموو جاریاڵێم گیانمان ڕۆحمان ژیانمان سەروەتمان سامانمان نەوەمان بیناییمان ئەکەین بە قوربانە ئاڵای کوردستان هەمیشە وا متوار ئەشیڵێمەوە یاخوات تەمەند درێژ بیت پێم بڵێ لە چەند ساڵیەوە کاری هونەری دەکەی باس لەوە کرد لە 17 ساڵیەوە دادناوە تاقی بەردەوام بی بەردەوام بوون ئەو بەڵێنی کە بە خۆمم داوە ئەو بەڵێنە چییە؟ هەتا هێزم هەبێ بەردەوامە بم یەک نزاشم هەیە هەمیشە لەگەڵ خودای خۆمە ئەو نزایاکەم ئەڵێم خوددایە هەتا هێزم تایە هەتا پیر نەبووم هەتا دەنگم ماوە ڕۆژی سەر بەخۆی کوردستان بێ ڕۆژی ڕاگەاندنی دەوڵەتی کوردی بێ ئەچمە سەر ئەو ستەیجە من پێشکەشیکەم ئیدر خودابان ژیانم بباتەوە یعنی ژیانم نەزری ئەو ڕۆژە بێ با خوددا ئیتر لەسەر ستەیجەکە ژیانم بباتەوە بەس ئەو ئاواتە بکەم ئەگەر سەر بەخۆی وەگرین دەبێتە کۆتا ڕۆژی ناز عەبدوڵڵا نا ئەوە ژیانم نەزر کردووە ئەگەر خوددا ژیانم بەرێتەوە با بباتەوە بەس ئەو ڕۆژەم پیشان بدا بەڵام هەتا هێزم تیابێت چونکە من ئیشەکەی خۆم خۆرسکانە خۆشمەوێت یعنی عاشقی کارەکەی خۆمم لە 17 ساڵیەوە خۆرسکانە لە ناخم دروست بوو کاتێ چوون بۆ ئەم کارە بکەم بۆیە لەگەڵ خۆما گەورە بووە باشە چۆن ناز عەبدوڵڵا بۆ هەموو شوێنە ڕادەکا ماشەڵڵا فیستیڤالێک لە هەولێرێ لەوێ دەدۆک داگاتە دۆک دێتەوە بۆ سلێمانی ڕۆژی وا بووە سێ مەراسیمم ئەنجام داوە ڕۆژی وا هەبووە ئەرە وەڵا لە ڕۆژێکە سێ مەراسیم کرۆ نا لەبەری کارەکەی خۆمم خۆشەوێ خەڵکەکەم خۆشەوێ و ئەو بۆنانم خۆشەوێ کە من بەشداری تیاکەم زمانەکەم خۆشەوێ بۆیە هەرگیز زمانتو نابم دەڵم یاخواتە من درێژ سپاس دەکەم لەگەڵ ئێوەیە سپاس بۆ بینەرەکان سپاس بۆ ئێوە ماندوو نەبن